لە یادی 121 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی گفتوگۆیەکی کراوە لە نێوان لەقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان و بەشێک لە ڕۆژنامە نووسانی کەرکووک بەڕێوەچوو. لەو گفتوگۆیەتە ڕۆژنامە نووسان تیشکیان خستە سەر ئەو پێشێلکاریانەی کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە بۆیان دێتە پێش و سەندیکاش هەڵوێستی جدی نییە. دوای 16 ئۆکتۆبەر یعنی وەکو چۆن حیزبەکان وەکو چۆن بەگشتی کاری سیاسی ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە تووشی دووڕێیانێک بووە لەوەی کە ناتوانێت تەعامل لەگەڵ واقع بکات، ناتوانێت واقعەکە ڕەت کاتەوە. میدیا یعنی تووشی سەرلێشەوایی بۆ میدیای کوردی لەو نێوەندەیە کە ئاخۆ میدیا چۆن مامەڵە لەگەڵم هێز و ئەم دەسەڵاتە بکە کە ئێستا لە کەرکووک هەیە یان چۆن مامەڵی لەگەڵ نەکات. بەڵام بەگشتی میدیاکە ڕۆژنامە نووس تووشی کۆمەڵە بربەست بوونە، تووشی کۆمەڵی گرفت بوونە. یعنی ئێستا و دەسەڵاتی کە لە کەرکووک هەیە هەم بەهێزە سەربازیەکانەوە هەم بە دەسەڵاتی ئیداری کەرکووکەوە وا مامەڵە لەگەڵ میدیاکەن کە میدیا کاران ڕۆژنامە نووسان کەناڵەکان بەشێکن لە حیزبە سیاسیەکان. ئەتوانین ئەم بابەتە بکەینە دوو قۆناغ و قۆناغی پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر و قۆناغی دوای 16 ئۆکتۆبر. بەتایبەت ئێستا لە دوای 16 ئۆکتۆبر وەگەم تیشکی بخەینە سەر یعنی ڕێگریکی زۆر دەخێتە بەردەم کاری ڕۆژنامەوانی لە پارێزگای کەرکووک. ئیداری کەرکووک دام و دەستگا حکومێک ئەو دام و دەستگا حکومیانی کە نایانەوێت ئەو داتایانە یاخود ئەو ژمارانەی کە گرنگن بەلایەنەوە کە ئاشکرانە بن بۆ ڕایگشتی بۆ ڕۆژنامە نووسان ڕێگری دەکەن لەوەی کە بگاتە دەستی ڕۆژنامە نووسان. زۆر دۆسی هەڵواسراوە لە پارێزگای کەرکووک ناهێڵڕێکە ڕۆژنامە نووسان بە ئاسانی دەستی بۆ بن ڕاگەیاندکاران ڕێگریکی زۆریان لێکرێ، فشاری زۆریان لێکرێ، هەڕەشەیان لێکرێ، دەست بەسەر کەرەستا ڕۆژنامەوانیەکانیان دەرگیرێ. لە دوای 16 ئۆکتۆبرەوە دۆخی ڕۆژنامە نووسانی کوردی کەرکووک لە دۆخێکی خراپدایە و بە ئەستەم دەتوانن ڕووماڵ بکەن و بگەن بە سەرچاوەی زانیاریەکان. بەرپرسی لەقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانیش هۆکاری ئەو دۆخە بۆ خراپی دۆخی سیاسی دەگێڕێتەوە لە شارەکە. کەرکووک خۆی دۆخەکەی چۆنەڵێ دۆخێکی میزاجیە ئەوەندەی کە دۆخێکی یاسایی بێت. بۆ نمونە ئێستا کە من قسەت بۆ ئەەکەم لێرە ئەوەندەی ئەسکەرتاریەتە حالیان ئەوەندە ئیداری نییە دۆخەکە. تۆ وەکو سەندیکا تۆ جێبەجێکار نیت، تۆ داواکاریت، تۆ ئەتوانیت داوا بکەیت، هەوڵ بدەیت. ئەو هەوڵانە من بڕوا ناکەم. ئەنجومانی سەندیکاش وەلقەکانیش درێخی کرابێ بۆەوە، بەڵام کاتێک کە وڵامت نادرێتەوە بە کۆمەڵی پاساو بۆ نمونە بچووکترین شت کە ڕۆژنامە نووسان بە پێی یاسایی چه عێراقی بێت چه هەرێمی کوردستان بێ پێدانی زانیاری ئەرکی سەرشانی ئیدارەیە کە دەبێ بیدا بە ڕۆژنامە نووس. بڕوا بکە لێرە بەردەوام بە مەزاجی بۆ نمونە بەرپرسێک کەناڵێکی کردووەتە دەرەوە بۆ کەناڵێکی کە وتاری داوە. ڕۆژنامە نووسانی کەرکووک لە نێوان هەرێم و بەغداد بێبەشن لە سەرجەم ئەو ئیمتیازات و هاوکاریانەی کە بۆ ڕۆژنامە نووسانی کوردستان هەیە. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە بەغداد دەڵێت سەر بە هەرێمی کوردستانن و هەرێمی کوردستانیش پشتگوێ خستون و بوونەتە قوربانی دەستی هەرێم و ناوەند. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.